ساڵ بەر لە ئەمڕۆ لە ڕۆژی 3 2014 قەزای شنگال و ناحیەکانی ڕەبیع و زومار و سنوونێ و خانسۆر و وانکێ کەوتە دەستی چەکدارانی داعش بەو خۆیەوە هەزاران هەوڵاتی ئاوارەی هەرێمی کوردستان بوون. شنگالیە ئاوارە بۆکەنی قەزای ڕەواندوز داوای ئاوادانکردنەوەی شنگال دەکەن و دەڵێن شنگال بە تەواوەتی ئازاد نەکراوە ئەگەرنا ئەوان تا ئێستا دەگەڕانەوە شنگال. ئەو کاریمە نۆمانگە شنگال هاتە ڕزگارکردن بەس شنگال نەهاتە ڕزگارکردن بەس قسەی هاتە ڕزگارکردن ئەگەر شنگال هات بە ڕزگارکردن هەم گەڕاوەوە ئەو 20 سەدی بتر دەستی داعشدا هێشتا مایە داعش نێزینگی شنگالێ و هێشتا خێزان گەڕانەوە فێرەی گەلک بێزار بوون عادی بوون نێزینگی پێنجی خێزانی زیاتر هەڵناوەندا شنگال هەیە بێ خسمەت گۆزاری ئەوە هیچ خسمەت گۆزارێک لەوان ناهێتەکردن ناوەڵا کەسێکی پارێزگاریمان نەکرد گەنجێت ئێزدیانەتێ ساعت 2 شەوێ شەرکردن هەتا ساعت 5 بەرز پێدێ پێشمەرگە ڕەفین مەگۆ کات چەکا بدەنمە هەر هونت ڕەفێن چەکە خۆ بدەنمە ئەم پێش شەریتکەن گوارە هون چەکاشی نابن مەگۆ عتاتی بدەنمە گۆ هون عتاتیشی نابن وی شنگال ڕزگارکەن دۆرو بەرێ شنگال هەمە دەسێ داعشدایە ئەم نکارن ڤەگەرن جیهو وارێت خۆ و جهێ خۆ و مەدوی شنگال ڕزگارکەن و دۆر و پشتێ شنگال و نە کەهرەبا نە ئاوا نە مەوادا مەدوی ئەم ڤەگەرن ئەف بووە 2 ساڵە. لە ئێستادا 150 خانەوادەی یەزیدی کەوا خەڵکی شنگالن لە کەمپی بانەزێوکە لە قەزای ڕواندزدا دەنیشن و چاوەڕوانی گەڕانەوەیانن بۆ شنگال. ئەوەی بوونیان هەیە لە سنووری ئێمە زیاتر لە 150 عایلە کە لە کەمپەکانی بانەزێوکەی ڕواندز حامیەی ڕواندز هەروەها ئاکۆیان و جوڵەمێرگی خەلیفان لە چۆمان و بلەی دەبەری بازانیش بوونیان هەیە بە پێی ئەو سەرژمێریەی کە ئێمە لەو برا خۆشەویستانەمان هەیە نزیکەی 650 نفوسن. بە پێی ئاماری ڕێکخراوەکانی تایبەت بە جینۆسایدی یەزیدیەکان تا ئێستا 2640 هاوڵاتی یەزیدی لە دەستی داعش ڕزگار کراون لەو ژمارەیەش 953یان ژن و کچن 32 دیکەیان پیاون 684 مناڵن لە ڕەگەزی نێر و 757 منداڵ لە ڕەگەزی مێ هاوکات ئێستا 3764 کوردی ئێزیدی لە ژێردەستی داعشدا ماون. لەو ژمارەیەش 1940یان لە ڕەگەزی مەیە 1850 کەسی دیکە لە ڕەگەزی نێرە. دوای تێپەڕینی 2 ساڵ بەسەر داگیرکردنی شنگال و 9 مانگ بەسەر ئازادکردنیدا تێدەپەڕێت بەڵام شنگالیەکان باس لەوە دەکەن تا ئێستا نەیانتوانیوە بەهۆی وێرانەی شارەکەیان بگەڕێنەوە شنگال ئومێدەخوازن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاوڕێشیان لێ بدرێتەوە و شارەکەیان جارێشتر نۆژەن بکرێتەوە. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام کەمپی بانەزێوک ڕەواندۆز.